ئەو هۆڵەی پرۆسەی بایۆمەتری دەنگدانی تیادا تۆمار دەکرێت لە کفری هیچ ڕۆژێک قەرەباڵغی تیادا بەدی ناکرێت. ڕێژەی زۆرینەی ئەوانەی مافی دەنگدانیان هەیە بایۆمەتریان نەکردووە، ئەگەرچی هەڵبژاردننی نوێنەرانی عێراقیش لە ڕێیە، بەڵام جۆش و خرۆش بە خەڵکەوە نابیندرێت بۆ پرۆسەکە. کاتێکیش تۆ بۆ خۆت بایۆمەتریەکەیت ملت ئازادە، ینی هاوڵاتی ئازادە دەنگ بەچی حزبێکەدا، دەنگ بەچی لایەنێکەدا، دەنگ بەچی قوارەیەکەدا، بەڵام گرنگەوەیە خەڵک بڕاتە پیریە و پرۆسەیەوە. ئەمە پرۆسەیەکی زۆر مەسیریە، وەکو پەرلەمانی کوردستانی پەرلەمانی عێراق خۆ دەزانیش جیاوازە، ئەبێت بە هەچی شێوەیەک بێ هەموو ئەو عاجزی و گلەیە هەیمانە لەسەر دەسەڵات و حکوومەتەکەیش ئەبێ بەلای منین بۆەوەی بچینە پیریە و بایۆمەتریوانە و هاوڵاتی بڕات ئارزوی خۆشی هەچ کاتێ بەچی حزبێک دەنگەدا بەچی لایەنێک دەنگەدا. زیاتر لە 18,000 هاوڵاتی لە کفری مافی دەنگدانی هەیە. نیوەی ئەو ژمارەیە هێشتا کارتی پێشتری دەنگدانی وەرنەگرتووەتەوە و بەشداری پرۆسەی بایۆمەتریشی نەکردووە کە دوجار بێبەش دەبن لە بەشداری هەڵبژاردنیش. ئیدارەی قەزاکە دەیەوێت بەهۆی کاروباری کارگەڕی فەرمانگەکانیشەوە ڕێ بۆ بەشداری خەڵک لە پرۆسەکە خۆش بکات. داوامان لە هاوڵاتیان هەیە و لە ڕێگەی فەرمانگەکانەوە کە نووسراومان بۆ کردوون کشتانمان کردووە کە هەوڵی باش بدرێت ناوەکاریان نوێ بکەنەوە و بەشێک لەو هاوڵاتیانەی کە ڕووەکەنە فەرمانگەکان بەرەوبەری فەرمانگەکان داوای نوێکردنەوەی ناوەکار بکەن و لە هەمان کاتە لە ڕێگەی کۆبوونی خۆراکشەوە لە ڕێگەی بریکاری خۆراکەکانەوە دیسان جەخت لەوەکەینەوە کە پێویستە هاوڵاتیان ناوەکانی خۆیان نوێ بکەنەوە. نزیک لە 2000 دەنگدەری دانیشتووی کفری بەپێی فۆرمی خۆراک دەنگیان لە کەرکووک و دیالەیە، بەڵام کارتی دەنگدانی پارێزگای سلێمانیان هەیە. ئەمەش کێشەیەکی ترە، نە لە کەرکووک و نە لە سلێمانی مامەڵەی بایۆمەتریان بۆ ناکرێت. ئەوەی ئێستا هەیە ژمارەی بەشداریکردنی خەڵک لە پرۆسەی بایۆمەتری زۆر نییە، بەڵام ئەمە بۆ چارەنووسی کورد بەڕای چاودێران زیانی لە قازانجەکەی زیاترە. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.